شاخۆشێنی کورد وەک عیسای مەسیح لەدایک بوو. ڕەنگە بەلاتەوە سیر بێت چیرۆکێکی ئەو شێوەی لە دایکبوونی عیسای مەسیح ببیستیت. سیرتریش دەبێت ئەگەر بزانیت ئەو کەسە کورد بووە. شاخۆشێن کە سێهەمین ئادگاری خوداوەندە لە ئاینی یارساندا. چیرۆکی لەدایکبوونەکەی ئەو شێوەی چیرۆکی لەدایکبوونی عیسای مەسیحە، بەوەی کە ماما جەلالەی دایکی کچ بووە و بەبێ ئەوەی هیچ نێرینەیەک توخنی بکەوێت شاخۆشێنی بووە. سەرگوزەشتەکەی بەم جۆرەیە. میرزا ئامانە یەکێک بووە لە کەسە زەنگین و کاربەدەستەکانی لە ڕستان. 6 کوڕ و کچێکی هەبوون. کچەکەی ناوی ماما جەلالە بووە. بەیانیەک ماما جەلالە یەکەم کەس دەبێت کە لە خەو ڕادەبێت و یەکەم تیشکی خۆری بەیانی لە شێوەی گڵۆڵەیەکی نوردا خۆی دەکات بە گەرویدا. پاژماوەیەک دووگیان دەبێت. میرزا ئامانەی باوکی بۆ ئەوەی ئابڕوویان نەچێت فەرمان بە کوڕەکانی دەکات کە خوشکی خۆیان لەناو بەرن. بەڵام لە کاتی جێبەجێکردنی فەرماندا منداڵەکە دێتە گۆ و پێیان دەڵێت کە ماما جەلالە پاکیزەیە و منیش جلیوەیەکی خوداییم. بەپێی ئەم گێڕانەوەیەی کە لە سەرچاوە یارسانیەکاندا هەیە، شاخۆشێن ئەو منداڵە بووە کە بە بێباوک لەدایک بووە. ئەو دەبێتە ڕێبەرێکی ئاینی و پیرەکانی دیکەی یارسان وەک باباناوس، پیرشالیار، سانسەهاک و دەیانی تر درێژە پێدەری ڕێبازەکەی شاخۆشێنن. ئەو ناوی مبارەکشایە نازناوەکەی شاخۆشێنە و لە نێوان ساڵانی 2015 بۆ 1974 زاینیدا ژیاوە. پەیامهێن و شاعیر و پیرمەندی ئاینی یارسانە. مەزارەکەی هەتا ئەمڕۆژ لە ناوچەی هەورامانە و لەلایەن پەیڕەوکەرانی ئەو ئاینەوە سەردان دەکرێ و وتە و شیعر و پەیامەکانی بە زیندویی ماونەتەوە.